لە سیڤان هاتینە ئێرانە هاتینە هەڵەوجە و لە هەڵەوجە دانیشتین یەک تاڵ باشم لە هەڵەوجەوە ئیتر وردە چاوم کەس بوو ئێستا ئاوای لێ هاتووە ئێستا دوو ساڵی ڕێکە هیچ نابینێ چوومەتە سلێمانی خەستەخانە وتیان تانەیە چاری نییە ئێستا یەجن هەمتر بڕۆیتەوە بە خەستەخانەوە دەستاتم نییە و هیچم نییە بڕۆم پیاوە پارە ناڕات وە پارە ئەڕات وەڵی چاوم هەر لە خۆیەوە بە ئەمر و ئێرادای خوا کەس بوو لەناکایکە و ئیتر وتیان چوومە خەستەخانەکان یان و تانەیە چار ناکرێت وتم ئەی عەمەلیات کرێ وتیان عەمەلیاتێک کرێ نەتیجەی نییە بەخوا ڕۆژانە هەر ئەمە جێگەکەمە ئەشەبیلا ئەمە هەیەوە بنی دیوارەکە باشە لەم پەڕۆ دەستی پێرم هەتا چمە ئەو پەڕ لەو پەڕیشۆ تێمەوە دیوارەکە بۆ نوێژەکەم تێمەوە جێەکەی خۆم بخۆت هەر لە ماڵی ئەرەوەڵە هاتەوە بڕۆمە دەر ئەوە سەفیامەتی گوزەرانمان ئەو 2000مانە ئەرەکی بچمانێکیەوە بجارێت دەستمانە درێتە 10,000 ماداتێ و 15مانە داتێ خوالیان وەزیاکە خوالیان قبول بکە ئەوانەی ئیتر زیاتر مادی ئیتر کەرەمی خۆمانەی خۆدەزانین پیا و کارچکەرێکی نەوێت پیا و معاشێکی نەوێت ئیتر ژیانەکە چۆنە ڕوات خانەی خۆت نەبێت ئەرە وەڵا کرێکی مانگی سەگە دەین و سەیشما بۆ مێنێت بەخوا چوون بە دوختەری ئێران دار و دەرمانی دا پێم وتی بڕۆڕۆ هیچ نی ئەمێ پێوت وتی ئەمە کونی واتیا وەکو دەرزی واجازار ئەکوێتە بانی گلێنەکەی چاوکە ئێستا جاری وە هەیە شتێکوێتە بەرچاوم چاوم ساخ و سەلیم چاوماتێەوە لەنەکایە گمە بێ ئیتی بۆ خۆی حافزمتەوە مام حاجی گیان ئێمە وەک دەستگای بەخشین نووسینگەی هەڵەبجە هاتووینەتە خزمەتی جەناب و ئەم بڕەژ هەرچەند شایستە نییە بڕی ملیۆنی دینارمان بۆیە ناوێت ئینشاءڵا خوای گەورە شفا و بدا ئینشاءڵا سەردانی دکتۆری پێ بکە و ئینشاءڵا خوای گەورە شفاتە داد ئینشاءڵا خوایە لیان وەزیاکە خوا بێخە بە جەزای قیامەتیە سەردانێکی دکتۆریان پێ یەکەم بەشکەمە خوایە خوا شفایت بۆ من بنێرێ خوا شفایت بۆ ئەوان بنێرێ خوا بێخێ بە جەزای قیامەتیان خوا عەفویان کە خوا لە گوناحیان خۆی بوێت نام اسماعیل عمر عبدالله دانشجوی هەڵەبجە شێرین خاوەنی 6 سەر خێزان هیچ موچە و مەعاشێکم نییە بەرکەوتەی چەکی کیمیایی بێ مەعاش یعنی ڕێژەکەم یەک دوو بەر بەحسی وشتیان بۆ کردوم ڕێژەکەم ساڵ 53 بۆ 54 سیەکانم ئەڵە ڕێژەکە و کەم ئەبێت لە ساڵ 60 بێت لە 2013ەوە وازم لێ هێناوە دەفتەرمێ مانگانە ئەو پەمپە وەرەگرم ساڵ بێت ئاماد ئەوەمەیە ئەتر بێت کاریگەرەکەیەوە چاوم زەعیف بووە دانەڕزێنێ دوو جار سووکە جەڵدەی لێیاوم جا کەروکەسابەتی من ئەو ماتۆڕێ و خێرخواز بێکردم مەقەبا و لایلۆنیشت کۆکەم و هیچ موچە مەعاشێکم نییە ئەم خانەیش بەس عەرزەکەی من بوو ماڵی خێرخوازم مسلمانەوە بێ ئەوان خێران بنووسێ بۆیان کرد بۆ وام لێ ناوێ موچە و مەعاش هیچم نییە وەڵڵی بە گەرما بە تەپوتۆز بە ڕەشەبە بە سەرمە یعنی ئەوەیە سیەکانم خەپاتێ لە ساڵی حسێب بکە 50 دەدەزاوە 50 ماوە بەزە خۆرە ورم بەرزە و شکری خواکە ئارە بەخوا ئەگەڕم ئیلاکە بم گەرمە خۆرە ئیلاکە بم تەپوتۆزێ مەخەبە بەزەر سپاس بۆ خۆی شکری خواکە یعنی معخونێت و لە وڵاتێکم پارێ ئاو کارەبا و لێسەنی دیناری مەعاش نێت یعنی ئەم حکومەتی هەرێمی کوردستانە
ماگانە پارەی ئاو کارەبا لە منە سەنێ باجم لێ سەنێ سەرانەم لێ سەنێ هیچم پێشکەش ناکات داوای ئەهانی پارەی ئاو کارەبا لای نێدە قەتەکەین تم فەرموو تۆ مانگی 100,000 بەرە بام بیدەم باو کارەباکەت یعنی معقولە تۆم لەم وڵاتە دینارە مەعاشی نەبێ 6 سەرخێزان بی بەرکەوتەی چەکی کیمیایی بڵە شمول هیچ ناکەی وەڵی بەیانی هەڵەسم پشت بەخوا ئەڕۆم بتە دوکانە و مارکێتانە ماڵە ناوە بێ خوای لە ڕازی بێ یارمەتی مەدەن خەڵکی هەڵەبجەمووی منە ناسی لە بازار ڕابینن ئەم بەقەبایە و لە ناو بازارشە ئیشی بەدەمی و دەستگێڕێکم تەسبیح و چاخۆش تەکڕمەی فرۆشم و یعنی بە هەر نوعەبێ شتێ پێیاکەم بۆ مناڵەکان ئاو بەدەمڕێەوە ئاوا ئەگەڕێن و کۆیەکەین و لایلەم بەجا و مەقەبا بەجای تر بەخوا کیلۆی شاران باش و پارەی باشێکە سای کیلۆی 50 دینارەکە 50 دیناری تەبع یعنی ماتۆڕ ئاوا بە هەڵتەقایی بە سەفتەیەکەم 7,000 6,000 ئاو ناوە ئەتە زەحمەتی خۆیە لای ئەکسماگیان ئێمە وەک دەستگای بەخشی نووسینگەی هەڵەبجە لە ڕێی خێرخوازانەوە بڕی ملیۆنە دینارمان بۆیە ناوێن ئینشاڵڵا هیوادارین توانیت کون و کەلەبەرێکی پێ بگریت و ئیسفادەیەکی لێ بکرد ئینشاڵڵا وەکو خۆتان دوای خەریک بۆ موسڵمانان و بۆ ئێمەش کرد زۆر سپاسی جەنابتان ئەەکەم دەستخۆشتانی یەکەم بەڕاستی خوا خێری و موسڵمانانە بنووسێ هەر کەسێک بۆ هەر لایەک بووە خوای گەورە پاداشی خێریان باتە بیکات تێشی قیامەت بۆیان ئینشاڵڵا خوای گەورە لیان ڕازی بێ خوا لیان قبوڵ کە ماڵیان ئاوا بێ هەر نمونە تازا بێ سپاسی ئەم دەستگا و ئەم بەخشینەیەکەم بەڕاستی نمونەیان زیاد بێ بەڕاستی داواکەم لەو لەوانەیە کە خۆیان پێیاناون و دەوڵەمەندن ئاوا یارمەتی خەڵک بن و خوا لیان قبوڵ کە و خوا لیان ڕازی بێ و خێریان بنووسێ ئینشاڵڵا دەستیان خۆش بێ دانیشتوی سیروانین گەڕێکی ڕاپەڕین ئەمە گەڕێکی ڕاپەڕین پێڵێن 4 سەرخێزانین ئەم کوڕمە نەخۆشە 20 ساڵە کوڕێکی ترمان هەیە لە مناڵترە ئەو جاری وایە گە کرێکاری دەستکەوێ ئەیکایتە مەعیشەتمان لەسەرەوەی هیچ شتێکی ترمان نییە ئیتە چاوەڕێی کەرەمی خۆین و بەخوا و کوڕاگە شتێکمان بۆ پیا بکە و ئیتە هیچ شتێکی توانام نییە بەخوا بی بەم بۆ سلێمانی بەخوا مەگە قەرز بکەم هیچ توانایەکم نییە بورانۆی لەگەڵایە تقریباً 20 ساڵە ئەرە وەڵڵا وەڵڵایتە کات و ناکاتی نییە جاری وایە سعاسی شەو لە خەوالیێ چوار ڕۆژە تا ئێوارە جاریوە دەجار لێ جاریوە لەو بازاڕ ئەبورێتەوە ئەیەنەوە بۆم لە ڕێخوا ماڵیان ناوا بێ لەگەڵیەوە وەڵایی ئەبورێتەوە پرخەپەر ئەکا و ئەلرخێنێ و کەف ئەچەرێنێ و گیانی ڕاق ئەبێ و ئیتر وای لێ بە 4-5 نەفەرۆ ناگیرێ ئەڵێ دەسەخەیتە بینی ئەی خنکێنیت دوایی کە ئیتر گیانی ڕاق ئەبێ ناتوانێ بیگری دکتۆری ژەڵێ ناوێ زۆرتن بیگری لەبەر ئەوەی کە گیانی نەشکی ئەم کوڕە ئاگای نییە لە خۆی شوێنێکی نەشکێت ئەوە لە نێوەیشی یاگرتومانە ئاگامان لێ لە مۆبایلەکە سەیرەکە خەفەتی بێخوات ئەوە لەبەرەوەی کە ئێوە یەن بتن بابیێن ئاوا نێوکە ئەویاقی ئێوە یەن نەبورێتەوە کە ئەبورێتەوە ئاگای لە خۆی نییە ئاو ئاگر بێ بیر بێ حەتی بێتێ یەکەوێ ئاگای لێ نییە ئیتە ئەگەر یەکێ لە خێرخوا ماڵی ئاوا بێ لەگەڵیەوە فریای بکەوێت دەریێنێ لەو بیرایە لەسەرەوە
ئەو ئاگر بێ ئاو بێ هەرچێ بێ بێنێتەوە ماڵیان ناوە بێ لەگەڵ بۆ ئەینا بەخوا ئاگای لە دنیاە کاڵیم بورایتە تۆڵی بورانە چی شتیوان نییە دکتۆرڵێک کە ئەبورێتەوە مێشکی فۆرماتە بێتەوە وەک پەڕەیەکی سپیلێ ناوڵات دەسەڵاتمان نەبوو ئێرانمان بردو نەبوو دەروش ئەم هەموو عیلاجانە تۆ ئەیبینی ئەم هەموو ئیشاع و فەحس و تەختیتی دڵ و هەمووی بە پارەیە شریتی سیدی و حەچی تۆ ئەیبینی گشتی پارەیە هەمووی بەخوای گەورە جاریوا بۆ سوێن بە ئەڵڵا پێم نەبوو خەرجم کردووە باشە ئەوانە گشتی ئەم جەماعەتەی لە ئێرانەوە بۆ ماتە دکتۆرەکە لە ئێران نووسیەتی ئیساڵێدایە ئەمانە ئەخۆم بەرچاوم تاریکە بێ گیان قورس ئەبێ نە بەخوا بۆمان کڕیوە گشتی سوێن بەخوا ئەمە لام وایە ئەمە نییە لەگەڵ بازێکترا کە تەواو بۆ بای 150,000 بوو ئەمانەش بای 80,000 بووە لە ئێران باوەڕکە قەرزم بۆ کردووە باشە کوڕەکەی ترم چۆ لای برادێکی 5 جۆرەکەی بۆ ئەوردەم خوا ئاگدارە ئەمەنە هیلاک بوو بە تەمای نەبوو ئەیتە باوم و سەڵاو گریان بەسەریە وتە بڕۆڵت خوا بڕۆ بە ئەنەمرێنەوە داخی دەڵم بڕۆ قەرزی بۆ بکە چی بکەم وڵات جار سعاتێ بچێ دەرەوە نەچێتەوە بچێتەوە سا بەخوا چەند جاوە سەر چاوی شکاوی هاتەتەوە لەسەر ئەو کورسی ساحەکەوتێتە خوارە ئەڵێ مەڕۆ ڕۆڵەگیاڵێت تەقەت خێراتتان نکاتۆ نازانیەوە دانیشتوە خوشی من دەمە و دەستگای بەخشی نووسنگی هەڵەبجە بڕی ملیۆنی دینارمانێناوە بۆ کاکەبیلات بنیشاڵا بە هیوای ئەوەی هەندێک لەکەم و کوڕەکانتانی پێ جێبەجێ بکەن ڕەبی براگیان دەستان خۆشی خوابی خاتە بەرجەزای قیامەتان هەر کەس لە دینارێک و تا 1000 دینار نردیەتی و بۆ ئەم کوڕە چارەسەر بکرێ خوای گەورەتان خوا عەفوتان بکە لە دنیا و لە قیامەتە خوا سەرفرازی دنیا و قیامەتان کە زۆر مەمنونتانم یا ڕەبی خوا لە کەسایەتی و برایەتی کەمتان نەکە زۆر مەمنونتانم ماڵتان هەوا بێ یاخوا خوای گەورە بخاتە بەرجەزای قیامەتان هەژار ئەحمەدم ناوە لە سەیسایە مناڵێکم هەیە و کرێچیم کرێکاریەکە مەعاشم نییە مستەحەقم دەستخۆشیتان لەکەم ئەوەی کە یارمەتی داوم خۆی گەورە خێری بنووسێت بۆی خاتە بەر جەزای قیامەت وڵای ژیانم ناڕەحەتە مامەسا کرێکاریەکەم و ئیشەکە نییە و مەعاشم نییە و بەخوا کرێچیم و مستەحەقم و ڕۆژێ هەیە هەفتەیەنی ڕۆژێ 20,000 15,000 کرێکی مانگی 7,000 مەعاشم نییە ئەو مناڵە نەخۆشمە 11 مانگ هە بەڕێ خەسەخانەوە ئایادەوە مناڵەکەم دڵی کونە مناڵەکەم 11 مانگە دڵی کونە هەر لە دایک بوو ئەم مناڵە هەر بەڕێ خەسەخانەوە ئایادەوە منیش دەسەڵاتم نییە و کرێچیم و کرێکاریەکە ڕۆژێ ئیشمە و دەنیمە مستەحەقم بەڵە دڵی کونە عیب نەبێ فتقی شێتی دوو ئەمەلیاتیە منیش نیمە وەخوا دەسەڵاتم نییە وەڵای جاری وایە ماڵی باوکم یارمەتی مەدە جاری واش خۆم فریان ناکەم بەخوا شیرە دایبیە عیلاجی مناڵەکەمە سەردانی دکتۆرە ئیکۆیەکی بۆکەمە 25,000 مەعاشم نییە بەخوا لەسەرم ئەرزا بستی عەرزم نییە مامەساییە هەر ئەو کرێکارێ هەبێ ئەیکەم و نەژبێ حەمد و سەنای خواک کاکە ژاری بەڕێز ئێمە وەکو دەستگای خێرخواسی بەخشین نووسنگی سی سادق دیارە لە پاشەوەی کە دڵنیا بینەوە لە بارودۆخ و گوزرانی جەنابتان کە زانین هەم کەسێکی هەژاری هەم کرێچیت و هەم منداڵێکی نەخۆشتان هەیە بە پێ ئەوراق و ترتیبات و فحوساتانی ئێمە بەرچاومان کردووە کە منداڵەکەتان نەخۆشە و نەخۆشەکەیشی نەخۆشی دڵە خۆی پەروەردگار شفای بدا ئێمە وەکو دەستگای بەخشی نووسنگی سی سادق بە هاوکاری خێرخوازان خۆی گەورە پاداشی خێریان باتەوە بڕی ملیۆنێک دینارمان بۆ جەنابەت هێناوە بۆی دەستگیرۆیەک بێت و بتوانین کەمێک لەو ناڕەحەتیانەی جەنابەت کەمکەینەوە جایترە ئەو ئەندازەیەمان لێ قوبوڵکە و دوعای خێر بۆ خێرخوازانەکەین هەردوو لامان خوای گەورە خێری و خەڵکە بنووسێکە هاوکاری کردوون خوای گەورە بۆیان خاتە بەر جەزای قیامەت خوای گەورەیان لێ ڕازی بێ دەستخۆشییان لێەکەمە خێر وێنیان خۆسەر چاو
ئێمە لەم پلەدا توانیمان بۆ ماوەی 15 ڕۆژ بەردەوام بین کە توانی ماشتی زۆر زۆری تێدا کردین هەم لە بڕین هەم لە دوورین و هەروەها دوورین و بڕینی جلی کوردی دووری هەم دوورینیشی جلی ماڵەوە ئازەی دەرەوە شت بۆ مناڵ توانیمان زۆر زۆر پشت وێربین دەرفەتێکی زۆر زۆر باش بۆ ئەم پلە بۆ ئێمە دەستخۆشی لە ئەنجومەنی خوشکانەکەین بۆم دەرفەتە دەستخۆشی لە خێرخوازەی بەخشینەکەین بۆ دابینکردنی ئەو هەدیە و مەکینانی کە بە ئێمەیان بەخشی وەک ئەو مامۆستایانی کە لێرەدا لەگەڵمانە زۆر هیلاک بوون هەموو کەسانی کە لەگەڵ بەڵێنان لێرە هیلاک بوون زۆر سپاسیانەکەین. زۆر سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین بۆ کردنەوەی خولی دوورمان بۆ بێوەژنان و بێباوکان کە ئێمە خولەکەمان ماوەی 15 ڕۆژ بوو تێدا فێری بڕین و دوورمان و قیاساتی دوورین بووین دەستخۆشی لە دەستەی خوشکانی خێرخوازی بەخشینەکەین زۆر سوپاس ئەرک و عەزێتیان کێشا بۆ پێدانی دیارەکانمان لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە زۆر سوپاس بۆ مولایە ئێمە لە خولەکە فێری دوورینی جلی ماڵەوە بووین فێری دوورینی جلی دەرەوە و جلی کوردی و فێری دوورینی جلی مناڵان بووین لەگەڵ هێلە و کەوا و هەموو جۆرەکانی. لەخوا بەزای زۆر سوپاسیانەکەی سوودمان لەم دەورەیە دینی فێری جل کوردی بووین فێری جلی دەرەوە بووینە لەخوا بەزای بێ بۆ خۆمان هەر باشین توانایەمان ئەویش هەوڵەدی ئەویش فێرە بی زیاتریش زۆر سوپاسیانەکەی مەکینیان بۆمان دابین کردە زۆر سوپاسیانەکەی. بسم الله الرحمن الرحیم ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ هەستاین بەکردنەوەی خولێکی دوورمان بە هاوکاری ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری شەمشەماڵ کە لە خولەکەدا مامۆستای شارەزا دەرسوانەکانی وتوتەوە و 45 بەشدار بوو بەشداریان تیا کرد کە توانیمان 45 مەشینە و بڕوانامەیان بۆ دابینکەین و سوپاسی خۆی گەوراکەین کە توانیمان هاوکارێ بین بۆ ئەو خوشکانی کە دایکی مناڵی بێباوکن کە بتوانن لە دوا ڕۆژە فێری دوورمان و خایەتی بن و بۆ دابینکردنی بژێوی ژیانی خوان و سوپاسی مەڵبەندی چەمچەماڵەکەین کە هەستا بە دابینکردنی نیوەی خەڵاتەکان کە مەشینە بوو و سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینی شەکەین کە نیوەکەی تری گردە ئەستۆ خی گەورە جەزای هەموو خێرخوازان باتەوە و سوپاسی ئەو خوشکاناکەین کە لێرە مامۆستا بوون و چاودێر بوون و
و سەرپەرشیاری خولەکە